دوو تێبینیم هەیە لەسەری تێبینی یەکەمیان من زۆر بەلامەوە سەیرە ئێمە زۆر لافی کوردایەتی لێ دەدەین بە تایبەتی حیزبە سیاسیەکان دەڵێن زۆر لافی کوردایەتی لێ دەن و مزادەی کوردایەتی بەسەرێکدا دەکەن بەڵام مەمنوعیکەن و قەدەغەیکەن بە یاسا کە فەرمانبەر بەجلی کوردی بچێتە دەوام مامۆستای زانکۆ یا مامۆستای دواناوەندی بەجلی کوردی بچێ یا خوێندکارێک بەجلی کوردی بچێ ئەو مەمنوعە بۆ منیکی کورد شەرمم بێ لە چی لە جلەکەی خۆم لە کللتوری خۆم ڕەسەنایەتی خۆم بۆ پێم شەرم بێ ئازادی تۆ ئەوە لەبەر دەکەی بەڵام دەبێ منیش ئازاد بم کە ئەوە لەبەرکەم بۆ هەموو مەیدانەکانی ژیان بۆ دائیرە بڕۆم بۆ معسکەر بڕۆم بۆ خوێندنگایەک بڕۆیت بۆ زانکۆیەک بڕۆیت دەبێت ئازاد بێ سەیری دەوڵەتەکانی خەلیجکە کابرا پرۆفیسۆرە یا دکتۆرە یا ڕئیسە یا مەلیکە یاچیە جلە ڕەسەنەکەی خۆی شانازی پێوە دەکات ڕسمی و پێی دەچێتە دائیرە بەڵام ئێمە لە کوردایەتی لە ئیدعا هیچمان نێشتێتەوە لەولاشەوە کە تۆ ڕۆژێک لە ڕۆژان بەجلی کوردی بچیتە دایرێکەوە بڕۆ دەرەوە تۆ مخالفەیەکت کردووە یعنی جلی ڕەسەنی خۆم لەبەر کە مخالفەیە ئەمە جێگای ئەسەفە بەڕاستی وای لێدێ پاژماوەیەکی تر نییە ئێمە چونکە لە سەردەمی مناڵەتی ئێمەدا ئەو بڕیارانە نەبوون ئێستا ئەو بڕیارە پەیدا بووە وای لێدێ دوای ماوەیشتر خەڵک نازانێت جلی کوردی چییە نازان جلی کوردی چیە بۆ چکە هەر لە بیدایەتەوە هەر لە دەچێتە ڕەوزەوە جلی کوردی مەمنوعە کە بۆ مناسەبات لەبەریکە ئەمە عیبە بەڕاستی عیبە خەلەتی خراپیە بێ زۆر خراپ دەبێت ئەم کللتوری ڕەسەنی جلی کوردی نامێنێت ئەمە یەک ئەگەر جلەکەشمان عیبەیە ئەو بە ئیعلانیکەین کاکە جلی کوردی تا ئێستا باوکو با پیرانمان لەبەریان بووە شتێکی زۆر عیبەیان کردو ئێستا ئەمە پێشکەوتوین مادام پێشکەوتوین دەبێت جلەکەمان فڕێدین باوا بڵێن ئەو کاتە تەواو دووەم تێبینیم یعنی کاتێک کە وەزارەتی پەروەردە یا خوێنی باڵا بڕیار بدەن وەڵا خوێندکارە کچەکان دەبێت یا تەنورە بێ یا پانتۆڵ بێ ئەمە لەکوێی ئازادی دێتەوە و لەکوێی مافی ئافرەتیش دێتەوە یعنی ئەو ئافرەتەی کە خۆی حەز دەکات بە پانتۆڵ دەوامکە ئازادە بەڵام ئەو ئافرەتەی لە ترسی ئاگری جەهەنەم لە ترسی خوا حەز دەکات باڵاپۆش بێ تۆ ئازادیت بۆ نییە مافت نیای ئافرەت ئەمە ناعەدالەتی و گەندەڵیە ئەمە زوڵمە هەردووکیان دەبێ ئازاد ئازادە یاخوا بەڕووتی دەڕوا من چیم داوەلی خۆی ئازادە کەیفی خۆیەتی خۆ بەدەست من نییە لا ئیکراها فی الدین بە زۆر من ناتوانم وای لێ بکەم بەڵام تۆ بێی حڕیەتی من زەوتکەی وەکو موسڵمانێک زەوتێکی تۆ بۆ نییە بە باڵاپۆشی بچی دەوامکەی ئەمڕۆ لە کەناڵەکەی ئێوە لە NRT بیستم کە ئافرەتێکی بەسراوی کە سیارەکەی دەسووتێت و دێتە دەرەوە جلەکانی دەسووتێ کە خەریکە گیانی بە دەرکەوێت چ دەکە دەچێتەوە ناو تەکسیەکەی پسووتێ بۆ ئامادەیە لە ناو تەکسیەکەیدا ئافرەتی مسلمان پسووتێ بەس کەس لاشەی نەبینێ بەڕووتی ئێوە لەبەر ئافرینی خەڵک کردی یا لە ترسی خوا کەس دەچێت لەبەر ئافرینی خەڵک بچێتە ناو ئاگرێک سیارەیەکە ئاگری گرتووە ئێمە ئافرەتێک کە لە خوا دەترسێت خۆی دادەپۆشێت ئێستا تۆ بە بڕیار لی قەدەغەکەیت نابێت و ئەم جلە لەبەرکەی دەبێت پانتۆڵێ لەبەرکەی هێدە موژدەیان دەدەمێ ئەو کچێک کە لە خوا ترس بێت و لە ترسی خوا کردبێتی واز لە خوێندن دێنێ و ئەو کاتەش بە هەر لافی دیموکراسی و پێشکەوتن و ئازادی و مافی ئافرەتەمەی درۆیە بۆ ئافرەتێکەیە کە خۆی ڕوودکاتەوە ئافرەتێک خۆی دوایە لەسەر حەقاگەر بۆ نمونە ئافرەتێک کیژێک واز لە خوێندن بێنێ لەبەرەوەی ناتوانێت من کچی خۆم ئەگەر فەرزی کە لەسەری ناچێت والله خۆی ناچێت ئەو ئافرەتی بەسراوی کە ئەمڕۆ خوێندن و زانستنەکەش نابێت بە عیبادەتەوە قەرار دیکە یعنی خۆویستی خۆی لەسەر نییە خوێندنێک وا لە تۆ بکە یعنی جلی حیشمەت و کەلتوری دین و ئیسلام و قەومەکەی خۆشت فڕێدەی هیچ بەرەکەت ئەو خوێندنەدا نییە ئێمە وەکو میلەتی کورد دایکی تۆ کاکە داپیرەی تۆ ئایا پانتۆڵ و تەنورەی لە پێ دەکرد یا جلێکی داپۆشراو بوو خەریکە چ پیاوان و چ ئافرەتان لە کەلتوری ڕەسەنی هەم ئیسلامەتی وهم كرداتي دامان رنن في عمر خوارد فرمي عليه الصلاة والسلام لا طاعة لمخلوق في معصية الخالق فخوال سري سروا قورترين سر كردو دا صلاة دار بريارك دا بيشواني شرع إخوابه إيه مدلين كيش طاعة جرالين أبي زور سپاس بو دكتور عبد اللطيف